فبوي گەنجێکی زۆر هەیە لەو لەندەنە من ئاگام لێیانە دایک و باوکیان ناڵێیانە لە دەستیانە والله وەکو زۆمبیان لێ هاتووە هەر بەشەر لە عالەمێکی ترن هەموو تینەجەنە بۆ وا لێ هاتووە ئەرێ مادەیەک ئەخۆنەوانە ئاوایان لێ هاتووە ئەڵێ فکرەیەکە دەرخوار دەدرێن بە تایبەت لەندەن جیا لە هەموو شارەکان چونکە ئیشی من بووە من ئاگام مەسەرێ جن و شیاتن و سحرۆوانە من گەنجی هەڵەندەن هاتۆتە لای من نۆرمال نین بۆ وایان لێ هاتووە کە لێ وردەبمەوە مزگەوت نییە کۆمەلگایەک نییە کەسێک نییە بیانگرێتە خۆ جادە و کۆڵان ئەنگرێتە بە خۆ جادە و کۆڵانیش خۆتان ئەبینن وەزعەکە لە چدایە براین فاگە بە زەید بە خۆشت نایەتەوە بە زەید بەو جیرە دابێت کە لە دوای خۆمانە دێ بەیانی بەجێی دێڵێ فبوي خواهي ميرابان فرمي إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر شمس قوت كان إخوة ودانا كاتو جاء ودان بعبادة يا ودان ببنيانان إنما بتأكيد شينا يعمر مساجد الله من آمن بالله والله يوي بجدارك لدوسكين مسقوت كان بنص يواتي خواهي ميرابان فرموا أهل إيمان أو إيمان داره بونا كاك بلي خلقين الحمد لله بارك أن لبردستاي بەڵام تا ئێستا کەنیسایەکەم بۆ تەمام و بیکڕن ئەڵێ کاکە تۆ بۆ هەر بە کەنیسەوە گرتووتە بۆ هەر بە کەنیسەوە گرتووتە کاکە تۆ بۆ ناچی عارزێک بکڕی بیکەی بە مزگەوت ئەمە قسەی چیە قسەی زگزلی بێکار ئەوەی دانیشتووە لە دوای کۆمپیۆتەرەکە هیچ ئیشی نییە بەس تەعنە و تیشەرە و نەقدایدا برا گوێ بگرن ئەگە عارزێکە کڕی ئەتۆ بیکەی بە مزگەوت ئەڵێ قاعەی مزگەوتەکەم 300 نەفەرە ئەڵێ هەر 3 نەفەر بەوێ پارکەرێنگێکی سیارەتە بێ یعنی ئەگەر بۆ 300 نەفەر قاعەیەکی ئەوە 300 نەفەرە ئەبێ 100 پارکەرینگت هەبێ دەوەرە 100 پارکەرینگ 15 نەوعە دایرە هەیە لەبی لە هەموو دایرەکان تۆ موافقە وەرگری 3 ساڵی ئەوێ تاوەکو تۆ ئەو عەرزە ئەکەی بە مزگەوتێک ئەو جاجگە لەو 3 ساڵە وەرە کەرستە و بنیاتنانی 3 قات و 4 قاتێ و پارەی تێچەکە تۆ بنیادی نەنێ ئەمما کەنیسە بە یا تەمپڵ بێ یان بینکەیەکی یەهودی بێ ئیلە ئاخیریه پێشتر ئەگەر بێنە پێش خێرتانەگا پێشتر ئەو شوێنە شوێنی عیبادەت بووە کە شوێنی عیبادەت بووە تەنها ناوەکەیە گۆڕی لە شیرکەن یان لە تەمپڵ لە بۆ مۆسک هیچ تەکلیفێکت لێ ناکەن بۆ ئێمەی مسڵمان دەستە و دەستە ئەوەی ئێستاش کەنیسایەکە ئەوە نییە برا تەمپڵە تەمپڵ کەنیسانی کەنیسێ ئەدیدا ئەوەی پرێستن تەمپڵە مژدەتانە دەینە و زوانە لە تەمپڵش مزگەوتی خۆیانە بێ بەڵام ئێوان تەمپڵە لە پرێستن لە تەمپڵ لە پرێستن مزگەوتیانە کاکە هەموو شارەکان ئەو شارە بچووکانە هەمووی خەریکی مزگەوتن و مزگەوتی گەورە ئەرێ تخوا خەڵکی لەندەن پارەتان بۆ چییە سەرۆت و سامانتان بۆ چییە سەروەت و سامانت بۆ چییە شارە بچووکەکان هەمووی بوون بە خاوەن مزگەوت ئەتۆ لەکوێ خەوتووی گوێت لێ برا همەتێ بکەن بۆ قیامەتی خۆتان ئەوە ماڵە ئەوەی تر منداڵەکانت لەسەری بە شەڕ دێن سەدان کێس لە لای منە تف و لەعنەت لە باوکیە کەڵێ ئەوەندەی بۆ بەجانێ هێشتوو تف و لەعنەتت لێکە منداڵەکە کچەکانت میراتیان نەداونە تێ کوڕەکان لیان خواردون هەرێ باوکە لەو گۆڕە بچێ گۆڕێکی تر بۆ وەسیەتت نەکرد پێشەوەی بڕۆی براکان نانداوینێ ئاوات لەگەڵەکەن